الموافقة التصويت على القانون برمته. سەرەڕای ئالۆزبوونی باری ئابووری عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 بە کوژمی 105 تریلیۆن و 800 ملیار دیناری عێراقی پەسەند کرد. لە چوارچێوەی پەسەندکردنی بودجەی 2016 سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆشحاڵی خۆی بۆ پەسەندکردنی بودجەی ساڵی نوێ دەربڕی. في وقت قياسي لأول مرة منذ أن بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەمە بۆ یەکەم جارە لەو کاتەوەی ئەنجومەنی نوێنەران دامەزراوە توانرا لە ماوەیەکی کەمدا پەسەندکردنی بودجە بەر لە هاتنی ساڵی نوێ ڕێڕەوی خۆی بگرێتە بەر. هەندێک لەو مەسەلانەی مۆرکی یاساییان هەیە دەکرێت لە چوارچێوەیەکی دیکەدا گفتوگویان لەسەر بکرێت. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو داوایانەی پێشکەشکران تاوتوێکران دەرئەنجام ئەنجومەنی نوێنەران مەسەلەکە یەکلایی دەکاتەوە. لە درێژەی کۆنگرەکەی جبوریدا باسی خاڵە سەرەکیەکانی بودجەی ساڵی 2016 کرد. راح أترك القضايا الفنية ومعالجاتها وما تضمنها. مەسەلە تەکنیکەکان و چارەسەرەکانیان و هاوپێچەکانی یاسای بودجە دەستپێڕێن بە لیژنەی دارایی پسپۆر. ماوەی جێبەجێکردنی یاسای بودجە ماوەیەکی کورد بوو، ئەمەش بەهۆی ئەو هەوڵە زۆرەی کە درا. هاوکات نەرمێکی زۆریش درایە حکومت بۆ ئەوەی سەر و سەودا بکات لەمەڕ ئەو بڕەپارەیی لەو چوارچێوەدا دیاری کرا. سوپاس و پێزانین و هەروەها پیرۆزباییشم بۆ هاوڵاتیانی عێراقی بۆ ئەم دەستکەوتە. نوێنەرانی کورد لە هەمان کۆنگرەکەی جبوریدا ڕایانگەیاند کە بودجەی هەرێمی کوردستان هەر بە هەمان ڕێژەی 70% پەسەند کراوە. ئەو تێبینیانەی ئێمە هەمان بوو لە سەر پرۆژە یاساکە کە پشتی لە ساحەب ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان وەک خۆی، پشتی نەفەقاتی حاکمە وەک خۆی ماوەتەوە، بەڵام ئیزافەی ڕئیسی وزەرا کراوە. تەنها هەندێک گرفتی سادە و ساکار هەیە ئەویش حەلەکرێ، بەڵام بە تێگرا ئێمە لە چۆن پشتی حشتی شعبی و نازحیندانراوە بە هەمان شێوە لە تعویزاتی مۆزەفینی هەرێمی کوردستان بە هەمان شێوە پشتی پێشمەرگەدانراوە. پشتی پێشمەرگە لە هەمان یاسا تەسبیت کراوەکەوا پێشمەرگە حیسەی خۆیانە بێ. لە هەمان کاتە ئەو استحقاقانەی هەرێمی کوردستان هەیەی لە موازنە کە بڕەکەی دیاری کراوە بە 13 تریلیۆن و کەسێک وەک خۆی ماوەتەوە لە حاڵەتی ئیلتیزامکردنی هەرێمی کوردستان بە ئەو ئیتفاقە نەوتەی کە لەگەڵ حکوومەتی ئیتحادیا کردوێتی. لە کۆتاییدا دەوڵەتی یاسا کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەست، تایدا ناڕەزایی خۆیان بۆ ڕێژەی هەرێمی کوردستان لە بودجەی 2016دا دەربڕی. مارست الرئاسة اسلوبا غير دستوري. سەرۆکایەتی پەرلەمان پەیڕەوی شێوازێکی نادەستوری کرد، هەروەها بە پێچەوانی ڕێبازی پەیڕەوی نێوخۆ. پێشتریش لیژنەی دارایی هیچ بڕگەیەکی جێگرەوەی لە بری مادەی نۆ دانەنا. ئەو بڕگەیەی داوا دەکات پشکی بودجەی هەرێمی کوردستان بۆ لە سەدا 13.2 کەم بکرێتەوە، کە ئەمەش بە گوێرەی ڕێژەی دەستوری و ڕێژەی دانیشتوانە، هەروەها بە گوێرەی ئەو دەستورەشە کە دەڵێت سامان و داهاتی وڵات بە گوێرەی ڕێژەی دانیشتوان دابەش دەکرێت. بۆ یەکەم جار ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێش کۆتایی ساڵ بودجەی عێراقیان پەسەند کرد و سەرڕای قەیرانی دارایی وەک سیاسەتوانەکان ڕادەگەینن کە عێراق بەلاپەڕەیەکی نوێ ڕوو بە ڕووی کۆسپەکانی ئابووری دەبێتەوە. سڵابامەڕی دەنج ئەمریکا، بەغدا.